پەیوەندیە گەرم و گوڕەکانی ئەم دوایەی سەر گۆڕەپانی سیاسی بەغدا چەندین دیدار و کۆبوونەوە لەسەر ئاستی هەرێم و ناوچەکە بە دوای خۆیدا دەهێنێت. پێدەچێ هەرێم و بەغداد بگەێنێتە ئەو بڕوایەی ببنە برابەشێکی باش بۆ بەڕێوەبردننی عێراقێکی بەهێز لە چوارچەوەی پاراستنی مافە دەستوری و یاسایەکاندا. ئەم ڕێکەوتنە گرنگە بەو وانایی کە تۆ بە پێی دەستور ئستحقاقێکت هەیە لەگەڵ حکوومەتی عێراقیە بۆیە بە هەردوو لە دانیشتەکان موکومتر بکەن و زیاتر و زیاتر بۆ ئەوەی کەوا بەیەکەوە بتوانن لە یەکتر نزیک بکەنەوە ئیتر کاتی ئەوە هاتووە بە هەردوو لە کێشەکان ینی چارەسەرێکی کۆنکریتی بکرێ نەکرێ بۆ ئەم ساڵ و ساڵێکی کە ئێمە ئەوان ئیتیهام بکەن بڵێن بۆی کەوا وڵای ئێوە ئیلتیزامتان نەکردووە یا ئەوە تا هەرێمی کوردستان تو ئیلتیزامت نەکردووە بەم قەرار و بەم پرسیپانی کە ئێمە دامان ناوە کە بەیەکەوە کار بکەین وەکو وڵاتی عێراق و جەدووە ئێوەش شایستەدارایەکانی هەرێم لەوەیە جێگە بکرێتەوە بپارێزرێ بۆیە گرنگە بە نسبەتێکی نیشتیمانی کوردستان و مجارشکە ئەگەڕێمە بۆ ئەوەی کە ئێمە بۆ کۆمەڵانی خەڵک دروست بووین بۆ ئەوە دروست نەبووی کە خەڵک برسی بێت بەڕاستی. کێشە کەڵەکەبووەکانی نێوان بەغدا و هەرێم ئەگەرچی لە ڕووی یاسایی و دەستوریەوە ڕێگە چارەیان بۆ دانراوە بەڵام نیازپاکی هەردوو لە دایانگەیەنێتە چارەسەرێکی بنچینەیی لە ڕووی سیاسی و دابینکردنی شایستەدارایەکان بۆ هەرێمی کوردستان. ئەم ڕێکەوتنە پێویستە بخرێتە سەر وەرەقەوی ئیمزای ڕسمی لەسەر بکرێ لە ڕووی پرۆتۆکۆلشەوە ئیمزا بکرێت کە هەردوو لە پابند بکات بە ڕێکەوتنیی سەرتاسەری ناکرێ هەموو مانگێک تەداخل بکرێ هەموو مانگی حکوومەتی هەرێم لیژنێکی باڵا دروست کات و سەردانی بەقا بکاتەوە پێویستی بە ڕێکەوتنیی سەرتاسەری و کۆتایی هەیە خەڵکی کوردستانی وشوەکو و هەموو خەڵکی پارێزگاکانی تری عێراق پێویستە مانگە نەموچەی خۆی پێ بدرێت بەڵام ئەم نیەتە لە هەردوو لە هەم حکوومەتی عێراقی نیەت پاچی پیشانداوە هەم حکوومەتی هەرێمیش نیەت پاچی پیشانداوە. یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵی داوە لە ڕێگەی وەفدی دانووسانکاری نێوان بەغدا و هەرێم پەیوەندیەکانی بە ئاقاری یەکڕێزی و چارەسەرکردنی کێشە کەڵەکەبووەکانی چەند ساڵەی نێوانیان بەرن و هاوکات دەیەوێت لە ڕێگەی کۆبوونەوەکانیانەوە دەستکەوت و شایستەدارایەکان بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بەدەست بهێنن. هاتنی سەرۆکی وڵاتە جلێزەکانش بۆ بەغدا و دیدار و کۆبوونەوەکانیان لەگەڵ بەرپرسانی هەرێم و بەغداد ئەوە دەگەێنێت پشتیوانی لە یەکڕێزی لایەنە سیاسیەکان و سەروەری خاکی عێراق دەکەن. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، سلێمانی.